سڵاتان لە بەبینەران و بسەرانی کوردستان 24 بەرنامەی ژیان دۆستی ئەم ئێوارەیە من هاتوومەتە بە شەناوخۆیی زانکۆی کوێیە کە تایبەتە بە کوڕان. جا کوڕانی هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لێرە دەژین و خۆیان بەرپرسیارەتی هەڵەگرن. خۆیان دوور لەو ناز و نیعمەتەی ماڵەوە لێرە خواردن ئامادەکەن، تاقیکردنەوەکانیانەکەن لەگەڵەوەی کە خوێندنەکانیان قورسە. ئەمڕۆ چمە ناو ئەو داخلیە و لیانە پرسم بزانم لەگەڵ خوێندن چۆنن و کارەکانیان لە مانگی ڕەمەزان قورس نەبووە، خۆیان نەتوانن خواردن ئامادە بکەن لەگەڵمان بن بزانین ژیانی بە شەناوخۆیی کوڕان چۆنە. ئێستا کاتی ئەفتارە زۆربەی کوڕان لەم بە شەناوخۆیە بە خۆیان هەستی بەرپرسیارەتیان هەبێ خۆیان خواردن ئامادە بکەن. جا ئەمەش لەناو کۆمەلگەیەمە بۆ کوڕان تا ڕادەیەک قورسە، بەڵام ئەم کوڕانی ئێرە لەگەڵەوەی کە قوتابین خوێندکارن لە زانکۆ خۆیان ئێواران خواردن ئامادەکەن. من حەزم کرد لەگەڵیان بدوێم بزانم ئەو کەسانی کە خواردنەکە ئامادەکەن ئەوانەش کە ئەیکڕن یان لە ناو بە شەناوخۆی بۆیان ئامادەکەن بەگشتی دۆخەکەیان چۆنە بە تایبەت لە مانگی ڕەمەزانە. سڵاتان لەبێ کوڕینە چۆنن؟ باشن؟ زۆر سپاس. مانگی ڕەمەزان جیاوازە لە مانگەکانی پێشووتر بەنسبەت خواردنتانەوە؟ بەڵێ جیاوازە بۆ حکمی مانگی ڕەمەزان، ینی ئەتوو دەچیتە داوام کە دەیتەوە زۆر جار ماندویت ئەو ڕۆژە خواردن ناکەی داوا دەکەین یان دەیتە ئێرە نان دەخۆی. ئەگەر ماندوش نەبێت ئەو خۆمان حازری دەکەین بەپێی کەسەکان نیشەکان دابش دەکەین. ئەگەرە من شێبم یەکێکە قاب دەشوات یەکێکا بۆ منە سفرەکان دادەرێ تر بەو جۆرەیە ماندوو نەبن و دەستان خۆش بێ. باسی ئەوەت کرد خۆتان خواردن ئامادەکەن. ئەگەر ئەم خواردنگە بچووکە نەبێ چی ئامادەکەن کاتەکانی تر؟ وەڵاو جا برنج و ترشە ئانی بڵێن پەتاتەیە شفتەیە ئەم شتانە ئامادە. شتی قورس ئامادەکەن؟ شتی قورس ناتوانێن. ناتوانن. ئەی خۆتان فێر ناکەن ئەم 4 ساڵە؟ بەخوای فێرش بی ناتوانێت. قورسە. قورسە. باشە ماندوو نەبن. کاک هۆکارم ڕۆ چیتان هەبوو؟ لێرە نانتوان خوارد. لەبەرەوەی تاخیر من لە داوام محازەرەمان و ئیمتحانیشمانە بوو لەبەرەوە تاخیراتینەوە چرخ خەو شێدێ ڕاستەوەش هەیە ماندوون لەبەر تاقیکردنەوە سەعیکردنەوە. لە ماڵی شۆفێر کراوە ناستان هەڵگیرە خواردن بخرێتە بەر دەستان ئیتر لێرە لێتان قەوماوە وایە؟ نانا کوڕی بە شەناوخۆیەکان ئازان ماشەڵڵا خۆتان بەرپرسیارەتی ئەوەن ئەسکەریەکی لە ڕاستە؟ ئەسکەریە؟ بزانانی خۆت بژێنی. ئێستام شوێنی کردنانی لێ خۆن چییە چۆنە؟ وڵا ئەمە هەموو مانجیشی ڕەمەزان دەکرێتەوە. ئەمە بۆ تەڵەوە زۆر باشە گەیاندن هەیە بۆ هەر 5 بلۆکەکە بۆ کچ و بۆ کوڕ کەبابی لێ باڵی لێ سنگی لێ جگەری لێ زۆر باشە. ئەگەر تو منونە بیتەوە زۆر ماندوو بیت نەتوانانی خواردن حازرکەی دێتە ئێرە شتێکی زۆر باشیان کردووە. هەر لە ناو بە شەناوخۆ لە ناو بە شەناوخۆیەکانەوە دڵگوازنەوە بۆ بلۆکەکانی تریژ نەکارە بە تەناوم دوو بلۆکە بێت. باشە زانکۆی کۆیە بەو پێی کە بە شەناوخۆیەکەتان کەمێک دوورە لە ناو بازارەوە کاتەکانی تر دلیڤەری داواکەنیان خۆتان ئامادەیەکەن؟ وڵا کاتەکانی ترش دلیڤەری داواکەین چکەوە تا خواردنەکەەکان هەر لە بەردەم دەرگای زانکۆیە نزیێکی لەمانە و ئەگەر داواکەن بە زووی دەگات نەگو بڵێ دوور بێت. زۆر باشە کەواتە ئەم شوێنە یارمەتی دەرێکە بۆ ئەو کاتانەی کە ناتوانن. ئەی بۆ پاشۆچیەکەن؟ وڵا بۆ پاشەوی تر ئەگەرەوەی ئێوارە کردبێتیان ئەوە زۆر جارگەرم دەکەم ئەگەر نا هەردەینەوە ئێرە ئەگەر ئەوە چاو ماست تێشتەشی ئەوە سادە دەخۆت. تۆ خەڵکی کوێی لە کۆیا خوێنی؟ من لە شارێ و لێرە هاتووم لە زانکۆی کۆیم لە بەشکی میامە لە فاگڵ دزانستان دروستیم جیاواز ینی هەروەکو زانکانی دیکە خەڵک شوێنی جیاوازی لێ هەموو شارەکان لێرە خوێندکاریانێ و لە بەشناوخۆیەکان دەبینێنەوە خەڵک شاری گۆشمان لە ئەکەید و بەزێمە جیاواز خەڵکیشنێ شاری کۆیە ناتوانێت ڕۆژات سۆبین لە بەشناوخۆیەکان دەبینین. ڕاستە گونجاندنتان هەیە لەگەڵ ئەو کەسانەی ترکە لە شارەکانی و لە شارۆچەکانی کەەوە هاتوون؟ ئەکید هەموو کەسێکە دێتە زانکۆ خۆشتر نێتەنها خەڵکی شاری خۆی لێ بێ دەبێت خۆت بگونجین لەگەڵ ژینگەکەیە
بێش پێویست ناکات تۆ خۆت لەگەڵ کەسێکا بگونجێنی چەند کەسێکە دۆزیستەوە و ژیانی زانکۆیان لەگەڵا بەسەر بێت و پێکوا گونجین لە بەش ناوخۆیەکان چ لێ دەوامیش ڕاستە من لە ماوەی ڕابردووە لە بەرنمەیەکە چوومە بە شەناوخۆیەکی کچان باسی وایە کرد یەکەم جار کێنە بە شەناوخۆی زۆر قورسەبیری ماڵەواکەن ئەمە بۆ ئێوە ژوایە ئەی لای بەشی شوێنی پەنجەی دەست وەک بێگنین بەس لای کوڕ کەمترە ئەکس تۆ زیاتر کاتێەوە ڕەحمتانێ بێ ڕەحمن نانە ئەوەنی لەوانەیە کوڕگا ڕەحمێ زیاتر بێ بەس کەسات وەزێ بڵێ بەرگەی وەزاکە ناگرن سەرداگە دێن جیاوازە و بیری دایشێکات بەش ناخۆی کوڕانی ژوایە بەس زیاتر کوڕوا پەر دەکراوە بەهێز بێت خۆی ڕابگرێت کچانیش بەهێزن وانەڵێ نانە بەهێز لە سەرانی ڕزیمە بۆ ڕاتن دەگە وەزەکە کەمتر کاتمە پێویستە ڕاستە وایە دەستان خۆش بێ ئەو تەلەبانەی کە لێرن لە چەند قۆناغ یاخود جیاکراوەتەوە چ بەشێکن لە چ بەشە ناوخۆیەکە بنیان گونجاندنتان هەیە بەشە ناوخۆیەکان کە سەرای دەوامەکرێتەوە ژوورەکان بە سیستەمی شەریکردندا بەشەکەش مەرزنی هەمان بەژنانە دوو بەشی جیاواز دوو فاکەڵتی جیاواز پێک و برادرنەوەە خەڵکی هەمان شار بن یان لەوانش بەسای دەوام و ئەوەکەەوە بەشەکانیان بوون و نەبرادر لە هەمان ژون بەس مەرز نییە زیان نەکراوەتەوە هەموو بەشەکانی تێ هەموو قۆناغەکانی تێ ئەسە برادایەتی خۆیان ژوورەکان دەگرن بەشە ناوخۆی خۆشە ئەکید زۆر خۆش کە دەستەوە کە لێرەی بیری ماڵەوەکەی کە دەستە ماڵەوە بیریێراکەی لەو بێ نەماینێتەوە ڕاتوینە لەگەڵ ڕاستە سەرکەوتوو بن کاک علی بەلای تۆ بەشە ناوخۆی خۆشە وڵی یەکەمەکان کە هاتین بە جدی ینی زۆر وەکو ئابەت بوو خاستن شەوی یەکەم ئەس زۆر ناخۆش بوو کە زیێت گۆڕابووە تو 12 ساڵ 13 ساڵ لە ماڵی دوور نەبووی هاتیێکسە لە ماڵی دوور کردی ینی بە جدی زۆر ناخۆش بەس ئەی چی فێر کردی زۆر شت بە جدی ئەزمونێکی زۆر تایبەت و زۆر یعنی فێرە ئەوە بووم کە بزانم کو دەژیم کو بژیم لە جێیەکیم بەتەنێ چ بکەم یعنی ماڵەوەم لێ دوور کەتەوە ئەزمونێکی زۆر تایبەت بوو بە جدی لۆ من ڕاستە زۆر شتی لێ فێر بووم تێکەڵی چەندان کەسی بووم کە ینی ئەم هەر بەنەوەعی بەخێوکرام دوور لەوان ئەوش بەنەوەعچکە بەخێوکراب ینی سێ نوع تەبیعەت چار نوع تەبیعەت خۆ گونجاندنە هەبێ لەگەڵ هەموو کەس وایە ئێوە بۆ پێی کە وانەکانیشتان قورسە ئێوە خەریکی خوێندنن لەگەڵ ئەمەشا ئەرکێکی ترتان لەسەرە کار بە خۆتان فارمتان ئامادەکەم خۆتان خزمەتی خۆتان بکەن ئەمە قورس نییە بۆ ئێوە یا خودت باشترە کە فێری ژیانکردنیشی کردووە وەڵی وەکو قورسی زۆر قورسە بەس وەکەوەی ژیان فێرە ژیانش تایبەتیمان دەکە ئەرکەی زۆر قورسە لە شتانمان ئەگە خینەکە نەبی داخلی زۆر خۆشە بەجددی زۆر خۆش ینی لەگە برادران تێکەڵ دەبی کەسی زۆر دەناسی بە زۆر چی گوتم خینەکە تۆزەک ئالۆزی کردیە لەمان زەحمەتە و تایبەت کەمانچ ڕەمەزانی شەخین دمانێ لەگەری تایم یعنی خەو شتان هەمووی تێکچووە تۆزەک ئالۆزە زۆر ناخۆشە. ئێستا هاتمە یەکێک لە ژوورەکان کە ئەم کوڕانە ئەم برایانە لێرە سەرقاڵی خوێندن بوون و شەوەکانی ڕەمەزان بزانین چۆن بەڕێوابن چۆنن باشن شەوانی ڕەمەزان چۆن بەڕێەکەن ئەگەر سعیتان نەبێ ئەگەر سایمان نەبێ هەر کەنان خواردنەکە تاو لە ژوورێکی کۆ دەبینەوە جا چ سیرکردنی فلیمەک بیان سیرکردنی تۆپێن بیت بەوانە زیاتر باشە چەند کەس لە ژوورێکا بن بە پێی ژوور دەگۆڕێستا هەندێک ژوور هەیە 3 نەفەریە ئێستا ئەو ژوورە بەخۆی 3 نەفەریە هەندێک ژووری تێدا 5 نەفەرن ژووری تاک نەفەریش تێدا باشە من لە کچەکانم پرسی پێشووتر کە چوو بوومەلایەن وتیان ئیشەکانمان کردووە بە جەدۆ لای ئێوە شار بە هەمان شێوە لای ئێمە شار بە جەدوڵە یان یەکە ئالی خواردن دروستکردنە یەکەشان ژوورەکە خان دەکاتەوە یەکەچیان قاپشتەکەی دەشوە ئەگەر یەکێکیان نەیکرد احتیاج یەکەچێ لە جێوی دەیکات طبيعية هنا عقوبة كتير يعني هي خوي تأخير دكاترة وش تشكي بس كمثلا درس وامتحاني هبو باي عندي لا أجر خوي حزينة كخوي دزينة ويا خوي دزينة زي مثلا طاقتيني ايش تشي طبيعية ولا زيادة فيديكين كاتب يعني هاو كاري طبعا أو زور بام خوشة هل يكتان لبش يكن بله کێشتان بۆ دروست نابێت لە کاتی تاقیکردنەوەکانتان لەوانەیە لە بەشەکان جیاواز بێ کاتی تاقیکردنەوەتان یان کاتی سعیکردنتان چۆن گونجاندووتانە لەگەڵ یەکە ئێستا ئێمە لەو ژوورەی زیاتر بە برادایەتی بکە ئەو ژوورەمان کرد بە بەش نەبوو یان ئێستا من تەڵەبەی دەرموزانیم ئەوەکەن کە لەگەڵ من مەدەنی هەندەسەی مەدەنی بەپێی دەرسەکان ئەگە دەرسیان گران بیت دەچنە هۆڵی خوێندن دەرسی دەخین ئەگەنە هەر لە ژووری ئاسایی پرسیار لە تۆش بکەم کاک ئەحمەد معاناتی تۆ چییە بە تایبەت زۆربەی کاتێەوە لەگەڵ خواردنە معاناتان هەیە بەڕاستی
ژۆر لە ژوور دەگۆڕێتنەوە معاناتە باشە دەگەڕێتەوە سەرەوەی کە شێفێک لە ژوورەکەیە ئێستا کاک محەممەد لە ژوورێدا شێفێکی باشە زۆر باشە هیچ معاناتێکی خواردنمانە لە ژوورەکانیەوە داوای ناکەن وەڵاهی لەسەرێ لە ژووریت کە ینی خواردن لێ دەنێتن یان لە ژووریت کەش داواکاری لەسرە ئەز ئەو غرفەوەی باشە کە معاناتی خواردنمان نییە دە زۆر باشە خزمەت گوزاری مەتبەخ و دەستشۆر و ئەو شتانەتان چۆنە بەرتانەکەوێ یان باشە بە پێی شوێنەکان دیاری کراوە وەڵاهی تقریبان ئەلێرە لە زانکۆی کۆ لە داخلی زانکۆی کۆیە سێ چار ژوور پێکەوە مطبەخەچان هەیە لەگەڵ دەستشۆرە احتیادی ئێستا ڕەمەزانە لۆدی زۆر لەسرە لەوانەیە دەبی ئەتو خەمش لە خۆت بخۆی زووتر بچی جێەکان بگری باشتر ئەگەر نابەبەر ناکەویتن دەنا عادی ڕۆژتکە ئەرەوەڵات تەبیعیە باشە معاناتیەوە بە گشتی چییە هەم لە ڕووی کار و ئیشکردنتان لەناو بەشە ناوخۆی هەم لەگەڵ دەرس خوێندن ناتوانانی وتانە هەموو قورساییانە بەڕێ بکەن خۆتان جلی خۆتان بشۆن چونکەزان دوورن لە ماڵەوە ئەمانە ئێستا کەوتووەتە سەرشانی خۆتان ژیانێکی تایبەتی فێر نەکردوون بەشە ناوخۆی بەشە ناوخۆی ئەوەی خۆشیانی ئێستا حەز بە بەرپرسیارەتی دەکەیت ئەگەر لە ماڵەوە بای ئەم داکت خواردنەوە لێ دەنای زیلۆ دەشوشتی هەموو شتەکان لە سەوی بوو بەس داهاتی دەرسی خۆ دەخین نان دەخوارد دەنووستی بەس ئێستا ئەلێرە هەموو مەسئولیاتەکان لە سەرشانی خۆتە دەی بە خۆت کاتەکان ڕێک بخی دەرسەکانت بکەی ژوورەکەت ئاگال لە ژوورەکەت بی ئاگال لە شتەکانی خۆت بی بە خۆت شتەکانی خۆت ڕێک بخی یعنی بەڕاستی ژیانێکی جیاواز و ژیانێکی خۆشت پێ دەخشی داخلی زۆر باشەکەواتە ئێوە وای لێەوە کردووە هەست بەو ئەرکە بکەن کە چۆن لە سەرشانی دایکتان یان خوشکتان بووە ئێستازان کە ئەوەش ئەرکی ئێوە بووە و پێویستە کا جێبەجێکەن سەرکەوتوو بن من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە بووم ئینشاءڵڵا نەوەیەکی باش و سەرکەوتوو کوردستان چاوەڕێی دەستی ئێوەیە کە بە ئەو شەهادە و بەو بڕوانامە بەرزانەی ئێوە تەواویەکەن بەرەو پێشی بەرێ يعني جيون داخلي تقريبا بطلبات داخلي بيشاكو بزحمته يعني افند طلبات هيك شور كت هرم كردستاني فوت يعني تشتكي بزحمته جيون داخلي بيشاك بطلبات بزحمته يعني هلا هم تشتبك رجلك كرينه ششنه اينونه خورن شيكرنه يعني هالجردانه او يعني جيون داخلي بيشاكو بزحمته ليرة من في وين دبم يعني كو دول افو بفرست حكومة هرمت يعني جي خوش حوالي افند 1000 طلبات تدا يعني اگه چنه بي 2400 طلبه که تدا ارزون کوم ازون کوه يعني جيون بشكل زحمت اگه چنه بي یک دانه بو بتا دوبين كرن خارم بو اف طلبه بتا دوبين كرن جي خوش حالي 2400 طلبه فيزون كويدا يعني 2400 طلبه يعني بين برفرسه کسی که دوبين كربي بين خود خيران كم يعني تشكي زور مصنع يعني تشكي زور جون پیشکتی یەکێک لە تایبەتمەندیەکانی زانکۆی کوێ ئەوەیە کە هەمیشە لە گەشە سەردندا هەمیشە لە پێشکەوتندا چونکە خوێندکارانی هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لێرە کۆبوونەتەوە یەک ئامانجیان هەیە ئەیانوێ بخوێن و بە بڕوانامەی باش و بەرز لێرە بتوانن سەرکەوتوو بن و کاری زیاتر بۆ ئایندەی کوردستان بکەن لە بەشە ناوخۆیی جگە لەوەی کە سەرقاڵی خوێندن و وانەکانیان قورسە ئەوان ئەرکێکی دیکەشیان هەیە ئەویش خۆبژێویە و لە هەمان کاتدا ئەرکەکانی ماڵەوە و خزمەتکردنی خۆیانە ئیدی لەو نازۆنی ئەمەتەی ماڵەوە دوورن بەڵام ئەوان بەهێزن و ئەتوانن خۆیان هەستی بەرپرسیارەتیان هەبێ ئەم شەو لەگەڵ خوێندکارانی بەشە ناوخۆیی کوڕان بووم لە زانکۆی کوێە بۆ هیوام هەمیشە سفرە و خوانی ئەوان و ئێوەش ئاوەدان بێ و تا بەرنامێکتر ماڵەوە